ئەم کاتتان باش. جەنگ ئاشێکە مرۆڤە هاڕێ. چیرۆکی ئەم پیاوە بەڕێزی ئەمڕۆ میوانی منە نمونەیەکی بەرجەسی ئەو حەقیقەتەیە. ڕاستیە کە من پێشۆی دەست بدەمان پۆدکاستە ئاوا بەکردەوە بەری نەکەوتە بووم. ئەوەیە کە دەڵێن جەنگ دەکرێت چەند مانگێک یان چەند ساڵێک بخایەنێ، بەڵام ئاسەوارەکانی لێکەوتەکانی ئەوەی لە دوای خۆی بەجێ دەیەڵێ ڕەنگە تا 50 ساڵ و زیاتریش درێژە بکێشێ. جەنگی عێراق ئێران بە نیسبەتەوانەی پرشی ڕاستە و خۆی ئەو شەڕیان بەرنەکەوت. لە مانگی ئابی ساڵی 1970 کۆتایی هات، بەڵام بە نیسبەتەوانەی بە جۆرێک لە جۆرەکان پرشی ئەو شەڕیان بەرکەوتووە، کوژراون، پێسەر و شوێنن، بەدیلگیراونیان کەمەندان بوون. ئەو شەڕە بۆ خۆیان و خێزانەکانیان هەتا ئەمڕۆژ بەردەوامە. من دوای 36 ساڵ لە وەستانی ئەو شەڕە ئەو هەموو گۆڕانکاریە سیاسی کە لەم ناوچەی ئەمە ڕۆیانداوە پێما بۆ مەسەلەی چارەنووسی دیل و بێسەر و شوێنەکانی شەڕی عێراق ئێران یەکلایی بۆتەوە. ئەوەی دیلە گەڕاوەتەوە، ئەوەی بێسەر و شوێنە خراوەتە ڕیزی مردووانەوە. بەڵام لە دوای ئەوەی کە مامۆستا سافوادم هێنایە ئەم بەرنامەیە و چیرۆکی خۆی گەڕایەوە، لە چەندین لاوە چەندین کەس پەیوەندیان پێوە کردم، چەندین کەس ڕاستەخۆ پەیوەندیان بە خۆشیەوە کردبوو کە بیا سۆراغێکی کە سوکاریان بزانن. ئەوانەی برایان دیار نەماوە، ئەوانەی باوکیان دیار نەماوە، ئەوانەی کوڕیان دیار نەماوە. کەواتە ئەوە ڕاستیەکە کە جەنگ ئەشێت چەندین ساڵ چەندینەوە بەردەوام بێ، ئەکرێ 50 ساڵ بەردەوام بێ تا بە تەواوی ئەو نەوەیە کە جەنگ دیدەن کە لە ناو شەڕ ژیاون کە کارەساتەکانی شەڕیان بەچای خۆیان بینیوە بە تەواوی ئەڕۆن نەوەیەکی تر دێ. بەڵام ئەمە لە عێراق قەت ئەم دەرفەتە نەبووە. بالمناسبە شەڕێکی نەبڕاوی بەردەوام هەیە، زنجیرە بە زنجیرە. ئەم شەڕ ئێمەی داوەتە دەست ئەو شەڕی تر. ئەمڕۆ کاک جەلیل لێرە میوانی مەمە. کاک جەلیل بەخێر بێی. سەلامەت بێ. کاک جەلیلیشەکە لەوانەی کە چیرۆکێکی سەرنجڕاکێش و سەیری هەیە لەگەڵ شەڕی عێراق ئێران. ئەمڕۆ هێناومە حەزەکەم لەگەڵ ئێوە پێکەوە یۆ لە چیرۆکەکەی بگرین. کاک جەلیل، جەنابەت خەڵکی شەقڵاوەی بەرێ شەقڵاوەیمە. ئەمن یەکەم جار گوێم لە شێوازی قسەت بوو هەستم کرد خەڵکی منتیقی خۆشناوی بەرێ کە شەڕی عێراق ئێران دەستی پێ کرد. جەنابەت لەکوێ بووی؟ چ ئیشت دەکرد؟ ساڵی 79 بەڵێ دەست بە جەنگی عێراق و ئێران کرا. من گوشینچی بوو 79 دەستی پێ کرد بە ڕسمی، یعنی ئەوەی کە ئیتر بردومان و شت دەستی پێ کرد مانگی 9 ساڵی 80 و بەڵام ئامادەکاریەکانی منیش لەبیر والله من بزەبت ئەزانم 79 بوو. ئەزاد چ مانگ بەک بوو چ شتێک بوو نازانم. مەبەستت هەندێک مناوەشاتی حدود بەرێ بیدایەتی دەستپێکردنی 79 بوو. لە 74 و 73 هەبووە ئەوەی جەنابەت باس. ئاخە 74 زمانی شای بوو. بەڵێ ئەتوو شۆڕش پەیدا بوو لە ئێرانە پێرن شۆڕشی ئیسلامی. دەستی کرد لە حدودەوە دەستی پێکرد، خاستەن براشیعەکان لۆی هەرستان جوابیان هەبوو. ئیمام خمەینی وێگۆ نحن نصدر الثورة، ئێمە شۆڕش براوەکەینەوە. شۆڕش نابی بەس ئێران بگری، دەبی یەکەم عێراق بگری ئەجات دەورا و پشتەکەشی. هەناردەی دەرەوەی دەکەن جا عێراقیش نزیکترین دراوسێ بوو کە زۆر بەرێ ئەجا لە 79 ئەو قسانە پەیدا بوو، شەڕی دەنگ و باس و شتیوە. هەتا ئەو حەملەی دەرکردنی ئەوەی کە پێیانەوە تەبعیەی ئێرانی، تەبعیەی ئێرانی کوردە فەیلەکان. بەڵێ هەر کورد نین بەتەنیا تەبەن تەبعیەی ئێرانی زۆر مژمارەیەکی زۆر بوون. عێراق واللهی زۆربەی کوردە فەیلەکان و بەکەتن تەبعیەکە بەرێ چونکە لۆ پارەیان هەبوون، هەمووی تاجری گەورە بوون. ئەمە لە بەغداد بووین. ئەجا چیرۆکی ئەوانە درێژە بەڕاستی. ئێستا ڕەنگە لە شوێنێکی ترا بگەڕینەوە سەری ئینشاءالله تەبعیەی ئێرانی هەر لە ساڵانی 20ەکانەوە لە عێراق هەبووە. یعنی چکە وەختی کە دەوڵەتی عوسمانی ئەڕوخێ و بەریتانیا هەم منتیقەیە و مهم بەڕێزم لە 79 بەڵێ ئەمن لە هەولێرێ بووم، لەبەرەوەی متەخەلیف بووم
لە هەولێرێ ئەژیام لێرەش دوکانم هەبوو دوکانی گوشتینچیاتی لە هەولێر بەرێ وەچی وەزعەکەم تەواو نەبوو تەماشامە کرد دەورا پشتەکەم هەموو ئەم زانیانە من متەخەلیفم هەرستام چوومە بەغدەیە بەخۆش مارمان لە بەغدەیامە بەس موقەتەن هات بوومە ئێرە لەسەر زروفەکی خاص نام هەوێ باسی بکەم گەڕایەوە بەغدا گەڕامەوە بەغدەیە لە بەغدەیە براکانم مەطعمیان هەبوو لە ڕێی معسکەر ڕەشید لە مەطعمم ئیشە کرد وەڵا تا ساڵی 1982 ناوی 54 هات ئەتو بخۆت لە دایک بووی 54 بەرێ کە پەیوەندی بکەن بە تەجنیدەکانەوە بۆ احتیاط بەرەی شار بۆ سەربازی بەرێ ئەمە پێشان مکلفن هەبوو احتیاتن هەبوو احتیات ئەو کەسانەنە کە پێشان مکلفیان کردیە دێنە جارەی دیناویان بانگەن کرێ لۆ شەڕ ئەو لۆ عسکەری 54 یعنی ئەتوو ئەوەت کرده بوو عسکەریم کردبوو بەرێ لە غەزلانی بەس ئەوە 6 مانگ لە بەرەوەی پێشمەرگە بووم لە 1970 پاش 75 چووی بۆ عسکەری وایە بەرێ 75 لە ئێرانێ بووم دەگەر شۆڕشی مەلا مستەفای ئەوەی پیان دەگوتن ئایدون گەڕان بەرێ ئەمە مەزموعەک بووین داکەم هاتە دووم گەڕاینەوە کە گەڕاینەوە عسکەری ناوم هات چوم عسکەریم دەبەر کرد لە چێندەر لە معسکەر غزلانی لە غزلانی قەرارە کات پاش تقریبا 2 مانگ 3 مانگم دەوام کرد قەرارە کات شەملی ئەو کەساناکە کە عائیدونن إلى الصف الوطني لە دەفتەر خدمەشمەوانە هەموو ئەو معلوماتە نووسرەیە چونکە پێشان دەفتەر خدمە ئەوە نەبوو هەویە وەچی ئێستا دەفتەر خدمە پەڕ بوو هەر پەڕەکە شتەشی لیان نووسرە ئەوە تۆ ئەو فترەی عسکەری خۆت ئەوەی کە زۆرە ملێ و ئیجباریە ئەوەت بەو 6 مانگە تەواو کرد پاشان بانکرایەوە بۆ احتیاط بەرێ لە ساڵی 82 بەرێ ئەمە مەجموعەک بووین چوینە مرکز تەدریبی کەرکووک شەقراوەیم دەگەدابوون زۆر ئەخر تۆ یەک دەقەکە بەرێ ئەتو کە بانکرای بۆ عسکەری احتیاط چوومە تەزنیدی شەقلاوەی دیت کرد بە تەجنیدەوە بەرێ چوومە تەزنیدی شەقلاوەی پێشان متەخەلیف بووم چونکە لەوە من دەگەم متەفەریقەی عسکەریم دەبەکرد بوو بەس کە ناوم هات دەگەم متەفەریقەیەتانم متەخەلیف بم بەس کە ناوت هات 54 کە ناوت هات ناتانی متەخەلیف بی ئیتر دەبی دەبەرکەی یەکەم 56 بانکرامە بەس بەرێ نانام لەگەڵ 56 لەگە 56م دەبەرکردە بەرێ لەگەڵ 56 دەبەرکرد بەرێ کاتی خۆی بەرێ يعني فترەی یەکەمی عسکەری لەگەڵ 56 عسکەر بووی بەرێ ئەو جارە موالید بە موالیدیان خوێندەوە تەمان ئەوها بوو بەس ئەوانە مهم نینە مهم ئەوەیە کە متەخەلیف بووم پاشنێ چوم جلکەکەم دەبەرکرد لە مرکز تەدریبی کەرکووک لە شەقلاوەوە ئەمەیان نارد مەزموعەکی زۆر بووین لە شەقلاوە ئەوانەی ناوەکانم وەبیرە گەنجۆ بوو خەسرە بوو ئەنوەر بوو جەماعەتەشی زۆر بووین شەقلاوەی هەموو پێکەوە لە کەرکووچێ دەوامن کرد مرکز تەدریبی کەرکووچێ پاشنێ تقریبا فترەی 6 مانگ ماینەوە 6 مانگ 5 مانگ 4 مانگ شتەکی وا بوو مەجموعان هەموو پێکەوە بووین لە کێن دەربوون لە کەرکووچێ مرکز تەدریب مەشات کەرکووک لە کەرکووچێن دەبەر کرد عسکەرین لە کەرکووچێ دەبەر کرد هەمووی ئەمە شەقراوەی لەوێن دەر تقریبا ماوەی 4 مانگ ماینەوە 4 مانگ 5 مانگ شتەکی وا بوو ئیجازەیان داینێ ئێوارەکی گوتیان کاکە ئیجازەیە یەکی 3 ڕۆژ 4 ڕۆژ بڕۆ نەمارێ پاشەنجێ نەقلەکرێن لۆ جارێ نازانم جنوبی بەرێ يعني تدريب تواو بكر لسر سلاحي ولسر هرولة معلومة كيتر لو يدا بره والله كاكا قوتيان دو سي روج دي روان وكين اما نفسي روج ازازي عنداني نفسي روج قوتيان ورنوا نفسي روج تبو ايران هجومي كربو شرشي زوريان كربو للاي بصرة وتنومة ومحمرة بله تقريبا لواء 2 لواء 3 لواء بعد كرابو پێویستیان بە خوێنی نوێ هەیە ئەمەش خوێنی نوێ بووین یەکسەر ئەمیان لە ئیجازەی لە سەیتەڕەی ئەمیان گەڕاندۆ
جەماعەتم هەیە دەگەرن ئەمە 5 کەس بووین لەناو سارێ من سارەشی داسۆنم هەبوو قەمبورە پیانەگۆ 5 نەفەرم دەگەدامون لە کەرکوچی ئەمەیان گەڕاندۆ داهاتینە شەخراوێ ئەوە بە حساب ڕۆنە ئیجازە یەکسەر لێندا چوینە ئیجازەکان لێستاندین چوینە مەرکەز تەدریبی لە مەرکەز تەدریبی ناویان خیندینۆ لۆ بەسڕەیە وەڵا لێندا لۆ بەسڕەیە چوینە مارێمە لە بەغدەیە جەماعەتم دەگەدا بوو تقریبان 13 کەس لە بەغدا چوینە مارێمە لەوێن دەرچوین سواری قیتاری بووین یعنی دەبوو بۆ خۆتان بچن بە خۆت دەبی ناوی وحدەکە دەنێ و بەس هەر یەکە کتابی خۆی وەیە وەڵا چوین سواری قیتاری بووین لە قیتاریش گەیشتینە بەسڕەیە چوینە مەرکەز تەدریبی بەسڕەیە کە عەقید سمکۆ ئامیر لیوا بوو کورد بوو بەرێ کورد بوو خەرچی کۆیە بوو وەڵا کاکە ڕۆژەکی لەوێ بووم گوتیان وەرن کاکە ئەو بلۆکانە برندکەن باوێنە ئەو لای چوین ئەو بلۆکانن مە بردا ئەو لای ئەوە مانگی چەندە بزەبت بزەبت 82 مانجی چارە مانگی چاری چاری 82 تقریبا 27 چارە 28 چارە هێشتا مانجی 5 نهاتێ ئێوە هەر لەناو معسکر ئەم نەوە ئیشانیان بەرێ ئیشی وردەکاری لەوەی مەشغول بین کەس فکری فیرار و شتێوانەکە ئەگەنا بلۆکەکە مەجموعەتی دیدە ئەو بلۆکانە دین سرابەنەوە لای لە چ منطقەیەکی بەسرا بوون بەسرا وابزانم زوبێر بوو لە زوبێر بوون بەرێ وابزانم بەگەر بە بیرم ماوی زوبێرم بینیوە من خۆش بەرێ پاشان وەڵا کاکە لەوێن دەرەمەیان ڕەوانی تەنومەی کرد تەنومە بەرەی شەڕیتر یان چی شەڕە تقریبا شەوێ لە تەنومەی ماینۆ ئەخ منطقەی سنووری ئێرانە مەبەستم بەسڕەیە لە شەط العەرەبە پەڕیۆ تەنومەیە شەط العەرەب دەبی بپەڕیۆ جسرەکە بوو پیانەگۆ جسر سەدام ئەو جسر سەدامەیە پەڕیۆ باغ و باخچەیە هەمووی پێێرێن تەنومە هەمووی دارخورمەیە وەڵامیان شەوێ لە ناو دارخورمەیەکان ناو ڕۆژێش چوینە محەممەڕە کەی تێدا بوو وەختی محەممەڕە ئەو وەختی جەیشی عراقی تێدا بوو وەختە بوو کە تازە عراقەوەی گرتبوو بەڵێ تقریبا ئەمە کە گەیشتینە محەممەڕەی 20 مانگ بوو 25 ئەمە 5 ئەمە جیرانی یعنی تو بەس 4 ڕۆژ لەوێ مایەوە بەرێ 4 ڕۆژ ئەویش هەر ڕۆژێ لە کونەتی هەر ڕۆژێ لە منتقەشی ئەمن کە پێشمەرگە بووم کە ئەیانزانی ئەمن پێشمەرگەمە سیلاحیشان نەدامێ چەچیشان نەدامێ هەر ئەو هاتوو داهاتم چ دەکرد لێ دەبێش وەڵا کاکە وەڵا چ برێم دەگا ئەو عالەمەیە چوو داهاتم تو لە لیوای چی بوویم ئەو لیوای تۆ لیوای شۆرتە بوو لیوای شۆرتە بوو پیادە بوو لیوا التاسع حدود بەرێ کە زانیان ئەم پێشمەرگە بوویمە وەختی خۆی 75 و 74 سیلاحیان نەدامن سیلاحیاندا هەمووان نیاندامن ئەنیا تو کە گیرای هیچ چەکیشت پێ نەبوو با چەکم هەرگرت ئەخ پاشنێ چی قەومە ئەمە محاسەڕە کراین هەر چاردەوران گیرا 24 5 هەر چاردەوران گیرا 24 5 24 5 82 ئەتو کەنگی کوێ تەنومە تقریبا 25 کەواتە دوای 4 ڕۆژ کە چوونە بەرەی شەڕ ئەمە چوینە منتقە گیرا بەختێمەیە ئێران ئەو هەر چار دەورەی گرت یعنی هات لە چەند دەرەمە هاتبووین لە وەم نەگۆ لە جسر سەدامی ئەمە هاتین ئێران گەیشت بۆ جسر سەدامی ئەمە گەیشت بووینە محەممەڕە وەچی جەزیرەی لێدێ هەر چار دەورەنە ئاوە ئەوی بشگەڕێتۆ ئەی کوژی مەفرەزەی سەدامیانە مەفرەزە خاصە کاک جەلیلەوەم بیستووە دەڵێن لە پشتەوە فرقەی عداماتی بەرێ مەفرەزە خاصای پێرێن ئەگە سەربازێک هەڵات خۆیان بیکوژن بەرێ بە خۆیانە کوژن کەواتە نەدەبوو کە توێ پێشەوە نەدەبوو نابی بگەڕێەوە بەگ نەبوو ئەوواڵێ ئەمە ئەوەی تر العدو ئەمامەکم العدو خلفكم يعني ئاو نییە ئاو خەلفەکم هەردووک عدوونە عدووی فارس دژمن لە پشتەوە ئەمەوە هەڵێ هادوو مهم چەند کەس بوون ژمارەتە ژمارەن زۆر بوو وەچی محاسەرەکران ئەمن خەنی بووم پێت خۆش بوو ئارێ وەڵڵا ئەزانین لەوە لەبەرەوەی نەچەکم هەبوو نەشتم هەبوو چوون بە کەیفی خۆ چەکەکەم هەرگرت کلاشینکۆڤ بەچینی وە خمەسم هەرگرت
بۆ چیت بوو تازە شەڕێکم دەمەوێت خۆم ڕزگارکەم خۆ من علاقەم لە سەدامی و ماسەدامی ئەوە نییە خۆت ڕزگارەکەی بەچ خۆت ڕزگارەکەی غێر چەکە توێبی کاک جێلی ئەمە تۆ باسیەکەیت ئەو ڕۆژەی کە ئەمە بوو شەڕێکی گەورە بوو ینی بەرێ شەڕێکی گەورەکە شەڕێکی گەورەکە پێش ئەوە بەرێ بەس ئەمە لەو شەڕی نەبووین ڕاستیەکەی ئەمە دیتن سەربازەکانی عێراقی هەردەهاتن داهات نەکنەما کە گەیشت نەکنەما گوتیان کاکە محاسەڕینە ئەمە هەر چار دەورەن گیرەیە ئەمە بەخۆن لە ناو شەڕی نەبووین با پاشنێ نەرێم شەڕم کردێەوەم کردێ وەڵا کاکە چوومە مەقەڕ سریایی کەس بە کەس نییە چوومە مەقەڕ سریایی بەخۆ بە 4-5 شەقراوەیم دەگەدابوون ئەوەی شەقراوەیە جێی لەم نا ئەوەی لە ژیانە ئەزانی چوومە ناو شەقراوەیەکان گوتم کاکە وەرن کەس بە کەس نییە زۆر بوون کورد بەرێ زۆر بووین هەر جەماعەتی کەرکووچێوانەی ئەمە هاتبووینە ئەو محەممەڕی زۆر بووین وەڵا کاکە چەکم هەرگرت و چوینە مەقەڕ سریایی سەلازەم کردو پەنیرم هەرگر خیارم هەرگر تەماتەم هەرگر جانتاکم وای بوو پڕم کرد ئەوانە شەناوانی چای پێکەیەوە وەچی فتیلەیە ئەو هایلێکەیە بیتە ئاگر ئەویشم هەرگرتن وەڵا جەماعەتن دەگەدامون تقریبا 15 نەفەر بووین لێندا ڕۆیشتین ڕێگاچی ببینینەوە خۆ خلاصکەین لۆ شەڕی نەچوینە بەس بێتە بەرامبەرن چێ بێتە بەرامبەرن لێدەین بە چ ئیتیجایەک دەڕۆشتن بە تیزاهی لە چێ هات بووین لە جسر سەدام هاتینەوێندەر پێشی بگەینەوێ کابراچی زابط نەقیب بوو سێنەزمە ڕەش ئەسمەر هات خوتبەی دا و شتی دا تقریبا 1500 نەفەر ئەمە هەجوو من کرد دەگەر ئەو زابتەی کابراچی بەڕوح بوو ئازا بوو چوینە کنزسری لە کنزسری با پێت نەرێم ئێرانی هەموو لەوێ بوون على ئاساس حەسارەکەیەکەینەوە ئەمە تقریبا 600 نەفەر گەڕاینەوە 600-500 شتەی وابوو هەموو کوژران دەنەوێت جسرەکەی بەس بکەینەوە هەتا بڕۆین ئەو دیوی اقتحامکەن بۆی بیبەزێنن بەرێ دیوارە نانتانی گەڕاینەوە چەند کەس کوژران لەوێ والله تقریبا ئەم نەرێم 1500 هجوو من کرد نەگەڕاینەوە ئللا یان 500 یان 600 زیاتر نەبوو هەموو کوژراوانی جەماعەتێمە کە کوردەکان پێکەوە بووین هاتینە سەر ئاوەکەی ئاوی شەط العەرەب ئاوی شەط العەرەب چه ئاوەکە بەرەبەری بەهارە ئەو هاکە ئەمنیش بەخۆ مەلەوان نیمە برادرم دەگەدانە شەقراوەی گوتیان کاکە تەیاشی سیارە هەموو لەوێ کەت بوو نۆت شجاع هەموو لەوێ کەت بوو پارە هەموو لەوێ کەت بوو تازە معاشیان تەوزیع کرد بوو نەکەوتبوون دابشکە ناوەڵڵە گوتیان کاکە تایەکت لۆ دەردینین چوپەکەی دینین ئەتو سواری چوپەکەی بە ئەمە پارت پێوانێن هەتا گەی ناودیوی وتم بەخوا شتێوانە دەمارەك و بگری شتێک و بگری پاشنی هەر کەس ئارێ یا ڕوحی وەڵڵاهی کاکە من نێم بەرەو ئاو نێم برادەرەکن دەگەدا بوو ناوی محسین بوو خەرج شەقراوەیە بەس بە ئەسڵ ئێ شەقراوێ نیە دەورا پشتی شەقراوەیە گوتم محسین کە گەیشتێ مارێمە برێ کاکە جەلیل خەمێ جەلیل و نەبی جەلیل جێ خۆکاتۆ لە چێن دەرنەبی لە چێن دەرهەبی بڕۆ مارێمە ئەو قسەی بکە ئەمن نامهەوێ وێ گوەرە لەسەر ملت دانێم ئەمن لە مارێمە نووس بوو دەیهەویست وەفادارەیەکی پەیدا بکە ئەمنیش نەم وەمەگۆ نام زەحمەتە زین چەند دوور و درێژە شەط العەرەب دیتیاتوە زۆر دوور درێژە هەر لە ناو دابی سەرتە سوڕێ بە بەهارێش دیجلە و فرات لێکدا بزانە ینی زۆر گەورەیە وەڵڵا کاکە ئەوانم خواحافیزی پێکردن شەقراوەیەکان ئەوانی مەلەوان بوون خواحافیزیم پێکردن دەگە کوردەکان ڕۆیشتن لە ئاویاندا وەچی ئەسیر بووم پاش سارەکی خەبەرم لەو هات گوتیان وەڵا محسین لە یەکەم ڕۆژ هات بوو خەبەری دابوومە خوا خێری بنووسی خوا مەوفەقیکە ئەوان هەموو دەرباز بوون نە هەموو دەرباز هەندێک دەرباز بوون بەس یەک لەوانە محسین دەرباز بوو کوردەکانی کە لەگەڵ تۆ بوون ئاخر شەرت نییە برێم هەمووی دەرباز بوو ئەمن بەس محسینم جێلێ بوو بەرێ لەناو ئاوێ چونکە ئیفلاق جەوی بوو تیارە دەهات هەلیکۆپتەر دەهاتن مەدفەعیە لیانەدا یعنی خۆ ئەوانە بوو تەڵقا ئەچون و دەهاتن بینی جەیشی عێراقی و جەیشی ئێرانی ینی ئەم مشتومڕێی ئێوە دێم و نایم و بە ئاودا بڕۆین و نەڕۆین ئەوە لە بن ئەوە لەو وەختەیەکە شەڕە بەرێ ئەرێ وەڵڵا کاکە یعنی ئەمن یەک لەوانە کە
هاتینا ئەو هجوومەی ئەمن چم وێکت فسفۆر هەیە قەنابلی فسفۆری لە هەوایە تەقیتۆ سرم پڕی قەنابلی فسفۆری بوو یعنی وردە ئاسن جلکەکی ڕۆمانیم دەبەدا بوو جلکەکە هەمووی کونکون بوو کە ئەڕۆیشتم هیچ دیار نەبووەکی دانیشتم هەمووی کونکونە ئەرێ بەخوای لەشم هەمووی ببووە ئەو فسفۆرە. ئێستا لەو گروپەی خۆتان کە باسێکی کوردەکان بەس تۆ نەڕۆشتی لەگەڵیان تۆ لەم بەرمایتەوە؟ نا زۆریش ماینەوە ئەمن بووم دکتۆر ئەکرەم ئێستا سەیدەلێ هەیە لە شەقراوێ برادەرێک هەیە ناوی جەلال عەبدڕەحیم ئەو بریندار بووە من لە پشتێم کردی هەتا گەیاندمە ناو ئێرانیان لەوێن دەریش سواری هەلیکۆپتەریان کردیە لۆتارانیان ڕەوان کردیە چونکە ئەم فارسی مەزانی بڕێک دەگە ئێرانیاندا بووم وەختی خۆی لە 75 قسەم دەگەرەکردن. باشە ئێستا ئێوە لەم بەری ئاوەکە گیرتان خوارد و چۆن خۆتان تەسلیمی ئێران کرد؟ کاکە ماینەوە تقریبان 2 ڕۆژ خۆن تەسلیم نەکرد هەروەنەگۆ ئێستا جەماعەتە جەیشی عێراقی دێن ئێستاوە دێن فایدەی نەبوو. چی بۆ ئەم شوێنەی وێتیان باخاتە محەممەڕەیە ناو خانی و خانیە دار و بار و هەموو شەکی تێدەیە یعنی تانی خۆ شاریۆ لۆ 2 ساران زێکان خۆش بوون پاش 2 ڕۆژان بە مایکریفۆنی ئێرانیەکان بانجان کرد گوتیان کاکە بەس ئەوڕۆ مەجال و هەیە عەسر بوو گوتیان ئەوڕۆ مەجال و هەیە لە ئیمام خومەینی خەبەرن لۆ هاتیە ئەوەی خۆ تەسلیمەکە ئەوەی خۆ تەسلیم ناکە ئەسیری نییە ئەو کوژینی یەکسەر وەڵام نیش دانیشتم دەگە جەماعەتی بە فارسی تەوانم قسانە بەرێ بە فارسی بە عەرەبیشیان نەزانی وەڵا کاکە پێم گوتم کاکان گۆ چارێن وتیان وەڵا تو چارێ ئەمەش دەگرێت وتم وەڵا با خۆ تەسلیم کەین گوتیان باش وەڵا چون خۆن تەسلیم کرد عیب نەبی فانیلە نوێ بوو فانیلەن برند کرد و چون خۆن تەسلیم کرد ئەمێن هەندێک پارەم لێرە شاردیتۆ دەگە دەمانسەچی عیب نەبی هاشتیتمە بن دەمانچە بوو دەمانسە گوتم ئێرانێ پێزانم گوتم مەجال هەبی هەر بێم وەختی خۆی لە ئێرانێ پێم نەگوتی لە 74 و 75 گوتم کە گەیشتمە منتقەی ئورمێ و ئەولای محاولاکەم هەر بێم و شەقراوێ کوردەکان لەوێنە وەڵا ئەجا چت لەو باسکەم کەتینە ناو ئەسیری بەڵامیتر دەستی خۆن برند کرد ئەم پلانەی تۆ سەری نەگرت و گیران خۆتان تەست بەرێ باشە چەند کەس بوون لێ ئەو ڕۆژەکە خۆتان واللهی حسب معلومات 18,000 کەس بوو ئەوەی خۆی تەسلیم کرد نا ئەو ڕۆژەیە من خۆم تەسلیم کرد پێشیمە بە ڕۆژەکی 18,000 کەس خۆی تەسلیم کرد بوو لە جەیشی عێراقی 18,000 کەس بە دەبابەتەوە بە مدەڕعەتەوە بە جێبتەوە بە سیارەتەوە بە پارەکەوە هەموو شتەکە. ئەو ڕۆژەی ئێوە خۆتان بەدەستەوەدا چەند کەس بوون ئێوە لەو شوێنەی کە 2 ڕۆژ خۆتان شارد بووە؟ برێم 10 کەس بووین 15 کەس بووین زۆربەی کورد بووین عەرەبن دەگەدا بوو تاکتاکە بەس زۆربەی کورد بووین هەندێک عەرەبان ویانە گۆ سقەن بەنگۆ هەیەیانگۆ بەوەفانە خیانەت و نییە دەگەرەنگۆ دەین چێن دەری بچن ئەمەش دەگەرەنگۆ دەین هەندێکم دەگەدامون 2-3 کەسن دەگەدامون بەس ناومە بیر نینە وەڵڵا ترەمە ئەم هەموو سەربازە پارتەوازە بوون بەم منتیقەیە بەرێ 10 و 15 و باشە کە خۆتاندا دەست ئێرانیەکان تەعاملیان لەگەڵتان چۆن بوو؟ واللهی ئەوەی من دیتم ها سەراحەت بەبێ درۆ بەبێشت هیچ تەعاملیان زۆر باش بوو هیچ لێدانیان نەبوو شتیان نەبوو ئەوەی ئەمەن دیتم بە چاوی خۆم هەر جێم لێ بوو براوەرن برادر بیانجا ئاب بخۆریت شەراب بخۆریت کاکە بە تانکەر ماساویان دەینا بە تانکەر شەربەتیان دەینا خواردن هەن زۆر بوو هەتا گەیشتینە خەلفیەکانیان هەر بە پێ ڕۆشت بەرێ بەس بە چاوێ خۆشم دیت هەندێک کەس لە ئێرانیەکان هەندێک ئەسیریان ڕەمکردن بە نسبەتە خۆم عیبم نەبوو بەس هەندێک کەسیان ڕەمی کرد پاشینێ جەماعەتە کاتن کابرایان گرت کلاشینکۆفی وێ بوو 2 کەسی کوشت تقریبا کابرایان گرت گوتیان لەوە ئاکەی گۆتی برام کوژرەیە باشە برات کوژرەیە تو لۆ عالەمێ کوژی لەسەر لۆری بوون سلێر کلاشینکۆفەکی پێوەنان ئەوەشم دیت
صراحة. ئەوە بەس یەک حاڵەتی وات بینی یان والله هذا من يك حالة یەک حاڵەت أري والله زيادة من اللي باشە مەسافەیەک بە پێ ئێوەیان برد هەتا گەیانیانە لای ئەوەی کە قلابة كان دای بە قەلاب باردان کرد بقلاب ولوري واشتوها أمي أسوارة كردي بۆ کوێ والله توينا نزيك أهواز معسكر بوو معسكر بو محطي قطاري بو بەڵێ بله أمي عم بردوه تقريبا روزة كيلو معنا بس مردين لبرسان زۆر بوون لەوێ حتمما أوه أريم 18,000 كاس کە أتو دا چند داري دانا 18,000 ئەم بلوريان نان دينا يك دنك نامه ور أو عالم أخوي تيكر ور أو عالم أخوي دخور ما کە يكر تۆ شوی ئەم 18,000 لەوێ کۆکرابوونەوە همي لو يكون كرابو قطار هي دي أنبات تاران بەڵێ بەڵێ بقطاري أزاب زانا وزبي 2,000 روا وزبي 3,000 روا إيه أمنيش بروكك يعني بيم نخوشة بالباستو اشتيو هابكم نانيش بي بيم نخوشة بخورتي ناني بم برسيمة بي ناني ناخو ئەو کۆڵە پشتێک کە پێت بوو وتت پڕم بكلك إنما روي تاوت يعني وشي أسير بوم همو فردا بس مع عدا دمان سو 690 دينار مويا ئەمە هێشتا لبنهم شارتو ويت شن كمان تفتيش ناكن هيش تفتيش ناكن دبروي عدد كزورة يشي تفتيش كان دوي تفتيش كان سي تفتيش كان والله كاكا سرام هات لو قطاري سواري قطاري باسی قیتارەکەکەین بەس ئەم دەمانچێت لەکوێ پەیدا کردبوو لعردي بريتو إيه زابطان بو وانا أريم هم مشتك لعردي كدبو كرة كاكا بارا لعردي كدبو نزمة لعردي كدبون نوت شجاع على عردي كدبون هر عالم بو يعني هر ده هبيز زلكشي مدني دبركا بروه زلكي عسكري فربداكو إيه مسرد ديت ئەوەی تو باسەکەی أوي مسرد ديت مسرد بەڵێ بەڵێ نفس وەکوم نفس إيش قیامەت بوو أريم أخواي روجي حشر بو جماعتهم ده قدام والله ماينة يسا خاصة دكتور أكرم يا يسا لشقلاء السيدة ليه جاي لم نبي إن شاء الله سلا ورزم هيلوي بەی بە قیتار ئێوەیان گواستەوە بۆ تاران معسكر تختي هەر لەناو نزیکی تارانە دەوروبەری تاران لتاران يكسر خو معسكر نية سواري سيران تكن لورينا منشأنا نازانم تي أزل الري بن علانة ليدان بن عزانم تيت ليدان ملتك أو أنا همودي تتا جيشتنا ناو معسكري تختي کاک جەلیل ئەم خەڵکیان کۆ دەکردەوە لە سەرجادە بەرد بگرنە ئەسیرەکان یان هەر خۆیان والله باور ناکەم یعنی خەڵک خۆیان دڵگەرم بوون لە بەرەوەی لەناو ئەجوایی شەڕ بوو أري والله هروية يعني كس نازانيا من تسمى مجرمني ما ليه مدن يعني أوي تماشي مكالا شر جراي ما دبي تمكر بي دبي دون فرم بسينا فرم كوزبي أري والله كاكا من روزة جرام ولا سر كشتن تقريبا بيزل سيزل ديان ليدام قلت ما مشرم كرديا برانبريان راوستايما بهمشتش ئێوان بردە کوێ لە تاران سەربازگەی لو تختي ئەوە چیە شوێنە تختي ملعبك ملعبي تختي جات لنا بوا ملعبك زور قوريا بەڵێ أما لنا ملعبي تختي دانا خواردني عن لو داينا تقريبا 3 روزان باشني أمن كتمة لياتي أكرام دكتور أكرام للياتي بو أمن ليرة دكتور أكرام بزهش ليرة قلت يان كاكا دكتور هاتيا شت هاتيا وي درماني دوي شت دوي نازانم أمنش نخوش يكم أبو ثم كن دكتوري قلت أنا والله دكتور نيا نقلاوة إيه باشا من بقرمو كنا أكرمي هتا أسمى بيت نقلك توابوا نقلك دقيقة باز دقيقة قلت أنا زي شي زور خوش فعلا ثم دقريان ثم منطقة بيرين لشكرك معسكرك خوش هم يداروا بار ئەوە ئێرانیەکان بە ئێوەیان گوت کە ئێوەش جێکی زۆر خۆشە دەتان بین نا ئەی کێوای گوت يكلا عراقي كان عندك عراقي هنا دقر يعني شيكن اواني صدام دري كربون بله دقر اواني شيكن قلت يا ايرا لقيس اخو مدى برو منطقه زور خوشه اما تقريبا يا 6 نفر يا 6 نفر لبيبون
هەرۆندە بووین عدەدن چووی ناو منتقەی ناوی لەشکرەکە لەشکرەک جەیەکی خۆش بوو بەرێ هەمووی چنار بوو چناری گەورە داروبارەکی خۆش سزن نیشان لە کنەمە دانابوون سزنەکان هەموو زابتی گەورە گەورەی شای بوون ئیشا بەجلکەوە بە نەزمەکانەوە بەس کراویان لەسەر نەبوو ئەوانە ئەوان لەو دیوی بوون ئەمە لەو دیون سیمەکن مابین بوو یەکترتان بینی بەرێ ئارێڵە بەس قسەن دەگەر یەک ناکرد کەواتە ئەو فترەی کە لەوێ بەی وەزعت باش بوو تقریبان 3 مانگ لەوێ بووم دارچنار و ئەزاننیش بەخۆ دەستی تەباخیم هەیە وەچوارێن تەباخ چێ تەباخە یەکسەر دەستی خۆ برندەکەم چوومە ئەزا لەوێن دەرپێرێن ئاش بەس ڕاستە چوومە ناویان دەگەرەوانە میشە کرد و کوردم دیت و کوردە خەرچی مەهابادێ گوتی ئەمنە دگەینمۆ کوردستانێ چمە دەیە گوتم وەڵام مەمنونتە بم تو باسی دەمانچەکەم بۆ بکە کاک جەلیل بەرێ هات دەمانچەکەم هەروەیە هێشتا ویتم هەرێ وەڵڵا نامە بەستم تا ئەو هەتا لەشکرەکە من دەماچەم وەیە پارەم وەیە لە لەشکرەک تۆ نەترسای مەسان پێت بگرن من ئەسیرم چم لێکەن زۆر سەرمەتراشن چەند جەلدەکم لێدەن هەرەوەیە زیاتر نییە باشە ئەمە هێشتا ترسم نەبوو هێشتا دەمانچەکەت تەسلیم نەکردووە پێیتم وەڵڵا کاکە لە لەشکرێک چێن هاتە لە محەممەد باقر الحەکیم لەوێ هات گوتی من شەرمەزارم ئەنگۆ هابینە مەنگۆ عراقینە سەربرندن مع الأسف لێرە سەر شۆڕن سەدامەوە های لێ کردینە سەدامەوە های لێ کردینە بەخۆی هاتبوو دەگەیرانیان ئەوەختە بوو کە مەجلیسی عەلا ئەنجومەنی باڵای بەرێ شۆڕشی عێراق بازم ناوەکە گوتی ئینشاءڵڵا مانگەکی دی دێم پێشی ڕەمەزانێ دێم مانجی 7 ڕەمەزانە لەوێن دەرن ڕەمەزان کرد وەڵا پێشی مانجی ڕەمەزانێ هات کە تەفتیشە چیان کردین شتیان کردین ئەمەیان هەموو هینا دەرێ گوتیان چی وێی تو فڕدەن هاتگۆ خەبەرەکەی شتەکەی عالم ئەوەی کردیە ئەمە کەس لە برادەرەکانی تۆ ئەوی لەگەڵتن هیچ کەس نازانی کەس بە کەسم نەگوتیە بەخۆ ترسێم بە کەس برێم بچکو برادرم نییە من وەنارم لە جەماعەتی خۆ بوومەوە جەماعەتەکی دینە خانەقینی بوون جەماعەتێک خەرچی بەغدا بوون خەرچی نەجەف بوون خەرچی کەربەلیا بوون من لەوەن بوو وەڵا کامیان هینا دەرێ قۆرتەکەم لێدا بەدزی قۆرتەکەم لێدا دەرم هینا هاویشمەنا قۆرتەکەی دیارە ئێرانیەکی ئەمن دیتیە وەچ قۆرتەکەم لێدایە پاش تەفتیشی چووینە ژۆرێ ناو قاعای هاتمە دەرێ هیچ نەما بوو نە دەمانسە نەپارە سافیان کردبوو هەرێ بەخوای بردەتی بۆ خۆی تەوا لۆ خۆی بردێ دیتیتی من ئەشارمۆ پێشیان نەگوتێ بە کەسشی نەگوتێ بۆ تۆ بەتەما بووی ئەمە هەر پێت بێت هەر بێم یعنی حتا دەگەر ئیبراهیمی ڕێککەت بە ئیبراهیم قلۆ ئەو چی بوو طباخ بوو لە ئێرانی بوو طباخ بوو لە لەشکرەک خەرچی مەهاباد گوتت خەڵکی مەهاباد بوو بەرێ على ئاساس دەگەرەوی ڕێکەوە قسەتان کرد لەبارەی ئەوە کە ئارێ وەڵڵا گوتم ئیجازەکەم لۆ بینە ئیجازەکی مزەوەر ئیجازەکی لۆ هینام وەڵڵا ئیجازەکە باشنەوە وعدی دایە کە هاوکاریت بکە ئارێ وەڵڵا وعدی دامێ ئەو سەرباز بوو لەوێ یان سەرباز بوو سەربازی ئاش بەس لە ئاش بەسخانە بەرێ چەند لەو سەربازگەیمانەوە گوتت 4 مانگ 3 مانگ بوو وابزانام 3 مانگ بوو نەگەیشتە چاری ئەمان نەقل کرد بۆکو ئەوجا ئەو جارە ئەمان نەقل کرد لۆ ئاراک ناوەڕاستی ئێرە وازم لە خوار ماسکەرێکی تازەیان کرد بۆ ماسکەرێکی خۆش ئایبی نەبوو وەڵا سوی نەوێندەر خۆش بۆ ئێش گەرمە و ساردە گەرمە بەفرەباری هەتا ئێرە سەر حدودی عێراقە تقریبا بەس لە ڕووی لای کرمانشەیە تقریبا لە نزیک کرمانشا و هەمەدان و ئەوانەی نێزیکە لەلا بەرێ جێی نووسن و ئەوانەتان لەوێ باش بوو قاع بوو قاعی گەورە کوبرین قاعی توتن پێشان لە کنەمە
توتنیان تێکردنەوە قاعانە سەری جەمەلۆنە دەورا پشتشی گیرەیە چەند کەس بوون لەوێ واللهی ئەمەس پێم گوتی عەدەدەکەن نازام یان 600 بوو یان 300 بوو وابزام 600 بوو هەر ئەم جەماعەتی ئەویان بردە بەرێ ئامیان بردەوێ بەس پاشینێ قاعیان دروستکردن و ئێواش عالم داهات هەتا عەدەدن گەیشتە 5,000 کەس عەدەدی معسکەرەکەی ئەجە لەوێندەر باسی چت لەو بکەم باسی نان خواردن ڕەزالەتی باسی لێدان خواردن خراپ باسی ترسان لە بەعسیان باسی کوشتن بەدەستی بەعسیان باسی حربی نەفسی بینی خەڵکەکەی و بینی یعنی بینی ئەسیرەکان و بینی بەعسیەکان تەنزیمیان دروست کرد بوو تەنزیمیان لە ناو ئاراک دروست کرد بوو خۆ ئەمە تۆ کۆمەڵێک شتت باس کرد کاکجێ یەکەیەکە بابینە سەریان بەرێ بەعسیەکان لە ناو ئەسیرەکانە زۆر بوون زۆر بوون لەوێ دیار بوو کێ بەعسیە کێ بەعسی بەرێ خۆی هەرەداوە بەخۆی خۆی هەرەداوە ئەوانە لەلایەن ئێرانیەکانەوە ئەزیێت دەدرانیان نا هیچ زێت نادران بیدایەت بوو بیدایەت معسکەرەکە بیدایەت بوو بیدایەت وەچی برەی بەرە لایەکان بەعسیەکان ئەزانن کو تەنزیمەکەن ئەزانن کوور خۆڕێکەخەن ئەوانە فکریان هەیە باشە ئەمانە محارەبەی کێیانە کرد ئەوانەی کە محاربە کەسیان ناکرد محاربەی چم لە ناو ئەسیرەکانە خەڵکەیە شیعایە کورد خۆیان تەنزیمە کرد خۆیان دائەنا خۆیان ڕێک دەخست کاکە ئەمە چوینۆ ئەمە ئێکدی ئەناسین پاشنێ لەوێندە لە حزبی بەعس موساعەلاکرێن کە موساعەلە کراین ئەمن تەسکێت نادەم ئەتو تەسکیە مەدەی ئەمن تەسکێت نادەم ئەوە هەبوو لە گۆڕێ جا ئەمە خەڵکی دەترسان خەڵکی ترسان طبعا بەس یەک لەوانە ئەمن ناترسان مەجموعە کوردەکە بووین ناترسان مەجموعە شوعیە کە بوون دەگەرندان ناترسان شیوعی شوعیشن دەگراندا بوو لەوێن دەرتەنزیمات بوو ئەمن پارتیم دروست کرد ڕاستیت ناوێ برادەرەکەم هەیە مەغدید خەرچی مەخمور بوو یەکێتی دروست کرد کێ ڕێی یەکێتی هەیە ڕێخ لە دەوری یەکتری کۆدا بەرێ لە دەوری پشتخۆ ئەمن چێ ڕێی پارتی هەیە لە دەوری پشتی من کۆبوونە ئێکدی نەگرت بەس ئێکدی دیسا یەکێتی و پارتی بینن خۆش بوو یعنی ترسەکن هەبوو بەرامبەری خەڵک لێنە ترسا یعنی ناهاتن لە من بدەن لە بەرەوەی پشتم هەیە لێ چەند بوون کوردەکان جون مەدان قسەمەکردن کەس جوابی نادامەوە ویانە گۆ لێ گەڕین کوردەکان بەگشتی چەند کەس بوون لێ واللهی لەو 5,000 برێن 100 کەس بووین 100 کەس بوون دابش ببوون لەسەر یانی با بڵێن نا دابش نەبوون بەس با بڵێن یەکێتی بوون پارتی بوون بەڵام لە کوردایەتی یەکتانە گرتەوە ئەرێ والله برام یعنی زۆر زار لەبەر جەماعەتە یەکێتی نەبامنیان ئەکوشت لیانەدام عادەتەن مشکلەتان لەگەڵ ئەم بەعسیانە یەکێتی بڕێک بە قەوەت بوو سەبەبی چ بوو لەبەرەوەی مامجەلال پەیوەندی زۆر باش بوو دەگەر حکوومەتی ئێران زار بەزار بەرێ هیچ پەیوەندیەک هەبوو بێ مەسەلەن ئەمانیان توانی پەیوەندی بکەن پەیوەندەکە چ بوو مەسەلەن خزم و کەسیان هەبوون یەک لەوێ بوو خەرچی خانەقین بوو کوڕێکی زۆر مودە بوو باخلاق بوو برای مەسئولی یەکێتی بوو زوو داهاتە لای ئەرێ والله زانی بووی براکەی لەوەیە ئەزا خەبەری لۆمە دەینا شتی دەینا خەڵکی تر هەبوون ئەوە پەیوەندیان لەگەڵ دەرەوە هەبێ بەهۆی هەندێکەیە لە جەماعەتی تەبعیەکان ئەوانش هەندەکە بوو پەیوەندیانە کرد دەهاتنە شەیان لۆ کوڕەکەیان دەینا بەس کەم بوو یعنی برێن 2 نەفەر 3 نەفەر زیاتر نەبوو لە 5,000 کەسی کاک جەلیجان لە ئەڵخەی داهاتوو درێژە بەم باسە دەین حتمما زۆر شتی ترماوە بیگەڕینەوە کاتی خۆش بۆ خوا سەلامەت